بیرۆکەی نووسینی کتێبی وێژان لەچێوە سەری هەڵدا؟ بەڵێ لە ڕاستیدا ئەگەر باس سەرەتا ڕەنگە و گولێکش دەرکوێ قسەکەم ئەم کارێکە من کردومە ئەرکی گروپە یاخود دەستگایەکە دەبێ هەستێ بە کۆکردنەوەی ئەم دەنگانە بۆیە من لە سۆنگەی خەمخۆریمەوە هەوڵم داوە دەنگی سەرجەم نووسەرانی چوار پارچە کۆ بکەمەوە لە کتێبی وێژانە دیداریان لەگەڵا بکەن دەبارەی شیعرەوە. سەرجەم ئەو کەسانی کە لەم دیدارانە خود لەم کتێبیان و بەڕێستان دیدارە لەگەڵ ساز کردوون ئەو شاعیرانن کە لە دوای ساڵی 2000ەکانەوە دەستیان بە شعر نووسین کردووە ئەم بایەقدانە بۆ گەنجا خود بۆ ئەو شاعیرانە تا چەندێک بە گرنگەزانی لەلایەن نووسەران و شاعیرانەوە. بەڵێ لە ڕاستیدا کتێبی وێژان بە زۆرێک دوو زۆر لە لێدانی تێدا یەکێک لەوەی کە هەوڵێکە بۆ ئەوەی کە ئەو قسە باوەڕ ڕەت بکاتەوە کە تۆ ئیلا تەمنت گەورە نەبێ نابێ قسە بکە شتێکی وە بەڵام لە وێژاندا ئەوە هاتووە کە لاوترین چینی نووسەرانی ئێمە بەسەر کراوەتەوە کە دیداری لەگەڵا کراوە و لە پاڵ ئەوەشدا وێژان ئەوەی هێناوەتە کایەوە کە ئێمە وەرگەڕمان بۆ نمونە ئەو وەرگێڕانی کە شعریان وەرگێڕاو لەم کتێبەیە بەشداریان پێکراوە هەمیشە وامان بینیوە کە وەرگەر دەبێت لە ناو ژوورێکا بێت و تەنها بەرامەکانی بڕوە بەڵام وێژان ئەوەی هێناوە کایەوە نەخێر وەرگێڕی شعریش دەتوانێت وەکو ئەدیب قسە بکات لەبارەی شعرەوە و پێم وابێت تا ڕادێکی زۆر باشیش توانیویانەوە بچەسپێنن. ئەم کتێبە بێ لە شعر یاخود بێ لەو دیدارانە چەند لایەنێکی تریشی تایە وەرگێڕی شعرکە بەڕێستان ئێستا باستان کرد یاخود لێکۆڵەری شعری تایە تا چەنە گرنگە ئەم بایەقدانە بۆ شاعیران؟ بەڵێ لە ڕاستیدا ئەوە گەڕێتەوە بۆ سەرەتا بۆ شعر خۆی گەڕێتەوە کە ژانرێکی فرە ڕەگەزە و فرە ڕەهەندە و بۆ ئەوەی کە ئێمە ئەم حەقە بدەینەوە بە شعر نەهاتوم تەنها لە دیدی شاعیر خۆیەوە من قسەی شاعیر بزانم لەبارەی شعرەوە بۆیە بە پێویستم زانی هەم دیدی وەرگێڕەرانی شعر و هەم دیدی لێکۆڵەرانی شعر بگوازمەوە بۆ ئەوەی وە لە هەمان کاتشدا ئەمە بۆ زەرور بوو چونکە ئەو کەسێکە دەق دەنووسێ و کەسی شاعیر و شعر دەنووسێت مەسەرەن زۆر جار خۆی نازانێ چی یاخود پێکاتی ئەم داخەکە نووسیوێتی چییە بۆیە لێکۆڵەر دێگۆشی تری بۆ ئەکاتەوە بۆیە ئەوەم بە زەروزانی کە دیدیوان شوگرە. کاگارام کتێبی وێژان پرفرۆشترین کتێب بووە لە ناووەشانی نووسیارە کە لە پێشانگای ساڵانەی کتێبخانەکانە بڵێن لە پێشانگایە بەشداری پێکراوە و ئەم کتێبە زۆرترین خوێنەری هەبوو پرفرۆشترین بووە هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە؟ لە ڕاستیدا من پێم وابێ ئەوە جەوهەری کوردە کە زۆر نزیکە لە شیعرەوە کە لێرە و لێ دەڵێن شعر خوێنەری نیان خوێنەری نەماوە بە ئێستاشەوە من ئەمە قسەیەکی ئەوانتەنیە دەیکەم زۆرترین و کتێبانی کە چاپەکرێن شعرن ئەمە بۆ یەکێک لە هۆکارەکانە گەڕنەوە دووهم قەباری کتێبەکە و چووەکو ڕووبەر چووەکو پێکاتی کتێبەکە ئەمە هۆکار بووە پاشی ئەوە هی کەسێک نییە بەتەنیا هی ئارام حاجی نییە بەتەنیایی جگە لەم هیچ 45 کەسی ترە ئەمە لە ناو کتێبەدان بۆی ئەمە هۆکارێک و بۆی کە ببێ بە پرۆفرۆشتنی کتێبی وەشانی نووسیار وە لە پاڵ ئەوەشدا ئەم کتێبە 5 ڕۆژی سەرەتا لە پێشانگایە نەبوو بەڵکو لە 6ەم ڕۆژی شەواتەنەوە پێشانگا خۆشبەختانە توانی ئەو ژمارە پێوانەیە بەدەست بهێنێت. بینەر دەتوانێت دوای ئەم مەراسیمە لەکوێ ئەم کتێبەی بەردەست بگات یا خۆت خوێنەری ئەم کتێبە بێ؟ ڕەنگە لە ئەمڕۆوە دەست بکرێت بە بڵاوکردنەوەی کتێبی وێژان بۆ سەرجەم شارەکانی باشوور ئیتر دیار ئەم کتێبە خۆی پێشتر بۆی ئەگینا خێراتریش ئەم بڵاوکردنەوەی بۆ کرا لەلایەن وەشانخانەی نووسیارەوە بەڵام زنجیرە کۆڕێکی بۆ ڕێکخرابوو لە شاری کەلار لە سلێمانی و لە هەولێر ڕۆژی پێنجشەمەکە لە هەولێرە بین بۆیە بۆ باشمان زانی کە لە دوای زنجیرە کۆڕەکە کتێبەکان بەری ناو کتێبخانەکان بەڵام ترە هەوڵە لە ئەمڕۆ دەست پێکات و دەگاتە کتێبخانەکان بۆ لە خوێنەران. بە هیوای بەردەوامی بۆ بەڕێز ئارام حاجی کە بەڕێزیان ڕۆژنامەنووس و نووسەری کتێبی وێژانن پاش کەمێکی تر مەراسیمەکە دەست پێ دەکات سەوسان گەرتۆ پرسیارەکە نێم نەگەڕێمەوە لای تۆ. ڕێژنە سپاس